It's interesting that, you know, that جێی someone as سەرنجە کە beloved کەسانێکی beloved خۆشەویستی as وەک as تۆم هانکس و Tom ریتا and ویلسۆن Rita, were sort of شیکردنەوە بۆ like قۆناغە in سەرەتاییەکانی the توشبوون in بە the ڤایرۆسی early کۆرۆنا دەکەن و من پێم وایە ئەو stages کاری of ئەوان our کردویانە understanding کارێکی of گەورەیە. this, and دەبێت دیدگایکی ڕوونمان هەبێ I think that the سەبارەت بە retrospect بڵاوبوونەوەی really shows ڤایرۆسی a lot of کۆرۆنا و نەڵێن courage ئەو because کارە we لە didn't گەڕک و need to tell خێزانەکەی ئێمەدا anybody that ڕوو that's what نادات was going یاخود on. لە توێژینەوە ئابوورەکەی ئێمەی تێدا And دەژین in a lot of ڕوودانی ways, ئەو I think کارە it ئەستەمە. was, من you know, کەسێکم حەز really دەکەم لە ناو خێزان و ماڵ و هاوڕەکانمدا بم very بەڵام کاتێکی زۆریشم بە تەنیایی بەسەر generous بردووە لەو کارەشدا and سەرکەوتوم humane خێزانەکەم of 32 them ساڵ to پێش ئێستا kind of come out یاریی and be کڕێ بوو کە really لە 500 super پارچە open about it. پێکاتبوو دروستکردن و ڕێخستنی Because, you know, پارچەکان کاتێکی زۆری there's دەوێت و that پێدەچێت لەم کاتەدا پێکەوە that ئەو instinct پارچانە that we ڕێک have بخەین. sometimes to من say, زۆرم حەز well, لە خواردن it's not gonna دروستکردنەوە happen, لەو you بواردا know, in my داهێنان دەکەم. neighborhood. It's not gonna ئێستا happen من in پێم my وایە family. چانسێکی It's not gonna باشمان هەیە happen in بەوەی کە my ماڵ و خواردنمان هەیە و economic strata پێکەوە or لەگەڵ my part of the خێزانەکەمدا world or دەمێنینەوە و whatever بە it happens تەنها to نین. be. And clearly that's من not the case. ئامادەم لە ماڵە It's بمێنمەوە بۆ interesting ماوەیەکی that, دوورودرێژ تا ئەو کاتەی شارەزایانی تەندروستی کۆنتڕۆڵکردنەوەی بڵاوبوونی someone as ڤایرۆسی کۆرۆنا ڕادەگەێن. beloved as